بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئەم پرۆگرامە بین. خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز. خۆشەویستانم لەسەر بابەتی ڕەمەزانی ئێمە بەردەوامە بین. هەر جارە بابەتێک یاخود هەر جارە بە دیوێکی دیکەدا ڕەمەزانە خوێنینەوە. لە ئەڵقەی ڕابردووشە باسمان کرد ڕەمەزان ئەگەرچی مێژوێکی زۆر دور و درێژی هەیە بەڵام بەردەوامیش قسەکردن لەسەر ڕەمەزانیات و بە تایبەتی تریش لەسەر ئەو عیبادەتانی کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزە ئەکرێت. ئێمە لە بەرنامەی ڕابردووە ئەندازەیەک باسی ئەومان کرد کە ئینسان کە عیبادەتەکە دوو جۆر پەیوەندی دروستەکە، پەیوەندێکیان پەیوەندێکی ستونیە پەیوەستە بێتەوە بە خوای پەروەردگار و واروها لە نێوانی بەندە و خوای پەروەردگارە چۆنەڵی پەیوەندێک دروستە بێ، بەڵام پەیوەندەکە بە تەنها لەمە ناوەستێ. خۆگەر مرۆڤ لە بابەتی پەیوەندی ستونیە بە خوای پەروەردگارەوە بێ بە کەسێکی مصلح یا بڵێ کەسێکی کامڵ یا با بڵێن کەسێکی ئەکتیڤ و با بڵێن بەخشندەیەکەی بێت لەکوێ دەرکەوێت لە پەیوەندە ئاسۆیەکەی کە پەیوەستە بێتەوە بە تاکەکانی ترەوە یاخود با بڵێن بە کۆمەلگاوە یاخود با بڵێن بە مرۆڤەکانی ترەوە. واتە پەیوەندی دووەم بریتێ لە پەیوەندی ئاسۆیی واتە پەیوەندی نێوان مرۆڤەکان. ئەمەیان زۆر گرنگە و عیبادەت یا با بڵێن ببورن ینی چۆنڵی گۆشەنیگایی با بڵێن ئاین و شەرع و هەروەها بابەتە فیقەکان و هەروە بابەتی ئەوەی کە پێگوترێ ئەمر بە چاکە و نەهی لە خراپە کە ئەبێ بە کرۆچی ئاینداری دیسان لەم پەیوەندی ئاسۆیەیە دیسان بەرکەماڵە بێ. بۆیە قسەکردن بەردەوامە بێ لەسەر خودی ڕەمەزان و لە بەتایبەتی ترش لەسەر ئەو عیبادەتە و هەروەها لە عیبادەتەکەشە ئەوەی کە وتمان ئەوەی کە پەیوەستە بێتەوە بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە. بابەتی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی نووسەر و مامۆسای زانکۆ تاوتوێکین. بابەتی ئەم جارەمان کۆمەڵی پنتی بچووکە کە داهێنینەوە پێشەوە. ئەم پنتە بچووکانە لە واقع ڕەنگە لە ڕووی ڕووکاریەوە زۆر بچووک بن یان بچووک دیار بن، بەڵام وەختێک کە دانخوێنیتەوە یاخود با بڵێن تێکەڵ بە سلوکی ئایندار یاخود تێکەڵ بە سلوکی ئیماندارە بن جەوهرێکی گەورە وەرەگرن. تەمەنایەوەکەم کە شوڕەفەی ئەم جارەمان لەگەڵ دکتۆر عەدنانە بابەتێک بێ کە سوودی هەبێ بۆ ئێوە. دکتۆر جان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. من لە پێشەچەکە ڕەنگە ئەوم ڕوون کرد بێتەوە کە ئێمە من و تۆم لەم بەرنامە یاخود با بڵێن لەم ستۆدیۆ ئەم جارە باس لە پەیوەندی مرۆڤ بۆ مرۆڤەکەین و لە ناوی شاوەی کە پێگوترێ پەیوەندی ئەوەی کە زۆر جار ئەوترێ کرۆکی ئاینداری لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە با بڵێن بەرکەماڵە بێ. قسەکردنمانم جارە ئەلەوە بێ چۆن سولوشێک بدۆزینەوە بۆ ئیماندار و با بڵێن چۆن پێداگری لەسەر سلوکێ بکەین بە تایبەتیش لە ڕەمەزانە کە تەسەورەکرێ لە ڕەمەزانە ئیماندار ئەها با بڵێن هەم فۆرمی و هەم جەوهەری و هەم نازانم ئەوەی کە ڕنگدانەوەی زۆر تۆخە بێتەوە. با لەسەرەتەوە ئەوە بڵێن تۆ سەرنجێکت هەیە لەسەر ئەوەی کە ئەم پەیوەندی ئاسۆیە کە دروستە بێ پەیوەندی مرۆڤ بۆ مرۆڤ جا مرۆڤ چ ئەوانە بێ کە با بڵێن لە ماڵە وەکو عایلە تێکەڵێ بێ و چ ئەوانە کە وەکو دراوسێ و کۆڵان هەیە چ ئەوانە بێ کە گەورەترە بێ بۆ پایاندا چ ئەوانەی لە مزگەوت چ هاوڕێکانی قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە ئەم پەیوەندی پێویستە جێگای سەرنج بێ بە بایەخێکی گەورەوە وەریگرین. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سپاس و ستایشی بەرز و بێپایان بۆ خوای پەروەردگار و درود و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەری ئیسلام و بۆ سەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. سپاس بۆ بەڕێزت بۆم دەرفەتە کاک پەیوەندیان. خوازیار و تەمەنام کە پەروەرێن و معبودی بە حەقمان پەرچوو بەندایەتیەکانمان نەداتەوە بە چاومانە بە ئیخلاس و پاڵفتەیی لێمان وەربگرێ و بیخاتە میزانی حەسەناتمان. زۆر گرنگە ئەم شەو لەسەر تەوەرێکی زۆر هەستیار قسە ئەکەین کە بابەتێکە بە سادەیی بۆی ئەڕواندرێت بەڵام لە خۆدی خۆیدا زۆر گرنگە. ئەویش بابەتی
دیاردەی نامۆ مەسەن لە مستەلاق فقهیەکە کە پێوترێت تەغییر المنکەر ئەم منکەرە چۆن بیگۆڕین هەڵوێستمان دەربارەی دیاردەیەکی نامۆ لە کۆمەلگادا چۆن بێ من سەرەتا حەزەکەم بە نمونەیەک بۆ تێگەشتن دەست پێەکەم ئەم نمونەیە ئەگەرچی لەوە چێت تەنزامێز بێت بەڵام تەنها بۆ تێگەشتنە ئەگەر ئین نەفرێک کەسایەتیەک کۆگایەکی هەبێت بڕیاری یابێت لەم کۆگایە شتەکانی با بە خەڵات بە دیاری بۆ خەڵکی لەم کۆگایە شتی گرانبەهای تایە شتی بە نرخی تایە جاجار بۆ خۆشیش لە عابە و میزەڵان وشتی هەڵواسیوە کاتێک ئێمە ئەچین مادام شتەکان بەلاشن شتە گران بەهاکانە هێنین بەڵام کاتێک کە مناڵێکە لەگەڵایە ئەم مناڵە ئەوەندەی کە میزەڵان و شتە یاریەکان سەرنجی ڕاکێشن دەست بۆ شتە گران بەهاکان نابە ئەمە ئاماژەی پێبم زۆر جار لە دەقە شەرعیەکانە دنیایەک پەیامی پەروەردەیی جوان هەن دنیایەک دروست و عیبەر هەن کە ئەشێ لە ژیانی ئەمڕۆماندا ئێمە ئیسفادەی لێ بکەین بەڵام سەرقاڵبوونمان بە هەندێ مەسائلی لاوەکی و فقهیەوە جەوهرە گرنگەکەمان بیرە بنەوە ئەمەی کە من ئەمە ئێستا کە بیکەمە سەرەتای دەستپێکی قسەکانمان بۆ نمونە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەبوو سعیدی خودری ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕیوایەتی ئەکا فەرمودەکەی من رأى منكم منكرا كإمام مسلم روايتك فليغيره بيده ومن لم يستطع تاكو تاي فرمودك ئەگەرم فەرمودەی ورد بینەوە لێی بڕۆین دراسی بکەین زۆربەی زۆری کتێبە فەرمودەکان حتا بابەتە فقهیەکانیش یعنی فۆکسمان لە دوای دەستەکەوەیە فليغيره بيده ئیتر مناقشەیەکی زۆری فقهی هەیە لەسەرەوەی کە ئایا ئەم دەسە ئەوەی کە ئەیبینێت چۆن چۆنیە بەم دەسە بە چ شێوازێکە ئایا ئیزنی سوڵتانی لەگەڵا بێ لەگەڵیانە بێ ئایا مەسەلەن کێشەی گەورەتری لێ بکەوێتەوە ئیتر ئێمە هێشتا سەرەتای فەرمودەکەمان ڕاوە نەکردو یەکسەر چینە سەر دەسەکە لە سەرەتای فەرمودەکەیە کۆمەڵێک دەستەواژەی تایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لەو موعجیزانەی کە هەیە بۆ جەوامع الکەلیم وشەی بەکارهێناوە مەبەستی بۆ لە بەکارهێنانی وشەکەیە جارە سەرەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من رأى منكم منكرا فليغيره ئێمە لە زمانی عەرەبیە بۆ گۆڕانی شتێک تەغییرمان هەیە تەبدیلمان هەیە تەحویلمان هەیە ئەم هەموو دەستەواژەیەمان هەیە بۆ لە نێو هەمویانە تەغییری اختیار کرد بەس باشە پێش ئەوە دکتۆر ئەگەر قسە لەسەر من ڕائە منکەرە بکەین ینی ڕائە ینی بینینی منکەر ئێمە سەر ئەوەش کە ئایا ئەم ڕائە ڕؤیەی چاوە ڕؤیەی معلومات و باگراوندێکی یەقینیە کە بیرمان نەچێت ئەمە نەبام بە هەڵا هەر شتێکی سادە و ساکارش جاری وا ببینیم لەمان ببە منکەرێکی گەورە یعنی خۆ بە خۆ دەزانی لە گۆڕینی منکەرە جاری وا گرفتی گەورە دروسە بێ بۆیە پێویستەکە ئێمە ینی با بڵێن لەمەیە خاڵ بخینە سەر پیت و جوان ئەم جەوهری منکەرە ڕوونکەینەوە بەتەکید طبعا کەلیمەی منکەر وشەی منکەر لە زمانی عەرەبیە زانایانی فقه پێناسیان کردووە زانایانی زمانەوانی و فەلسەفە و ئەمانە پێناسیان کردووە بەڵام دوجار هەرمویان لە ئەنجامگیریە یەک پێناسەیە هەموو شتێکی دزێ و نامۆیە کە شەرع و عەقڵ و سەلیم بلایەوە نامۆ بێت ئەمە پێوترێ منکەر بەڵام ئەم منکەرە کە بمانەوە بیگۆڕین ئێمە جارێ پێش هەموو شتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەلیغەیڕه کەلیمەی تەغییر لە زمانی عەرەبیە بریتیە لە گۆڕانی شتێک بەڵام کە ئەو شتە ئەگۆڕی بەدیلت هەبێ بۆی ئێمەی موسڵمان ئەو گرفتەمان هەیە هەر وشەکانمان مەکە نابێ نەگونجاوە ئەم شتە نابێت ئەم هەموو نابێ و ناگونجان و ئەمانە لە سلوکیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر بەکاری هێنابێت لە مقابل یا بەدیلی هەبووە ئێمە کێشەی ئێمە لەوایە زیاتر هەوڵی قەدەخەکردنەکەکەین بەدیلمان نییە حتا لە پرسیاری قوتابخانەشە ئەگەر ئەم پرسیارە بێتەوە ئەم هەڵان ڕاست و هەڵی ئەمانی لای خوارەوە دەستنیشان بکە ئەم پرسیارە غەڵەتە چونکە ئەگەر پێنج خاڵ بێت خوێندکارێک ئەتوانێت بە نظامی خۆیان کە پێوترێ نظامی هەلور بلور لە پێنجەکە سیانی لەوانەی ڕاست بێت ئەبێ ئەم بڕگەیە بۆ پرسیارەکە زیاد بکە و هەڵەکانیش ڕاست بکەرەوە تا بزانین تێگەیوە لەوەی کە ڕاستیەکاتەوە لای هەڵەیە ئێمەش کە هەڵەیەک ئەبینین دیاردەیەکی نامۆ ئەبینین ئەبێ بەدائیلمان یعنی ئەم فەرمودەیە پێمان ئەڵێ کە منکەرێک ئەبینی یوغەیڕه بەڵێ هەوڵی ئەوە تەغییری بکەی بەڵام لەگەڵ تەغییرەکەی ئەبێ بەدیلت هەبێ چکە بەجددی ئەوەی ئێمە ئەمڕۆ ئەنجامی ئەدەین لە وەعزەکانمانە لە تەوجیهاتەکانمانە هەمیشە هەوڵی ئەوەی کە نابێ موسڵمانی ئازیز نەگونجاوە بەم شێوازە ئیکین بەڵام بەدائیلمان نییە تەرحیکەین گرفتەکە لێرایەکە هەندێک جار
تووشی ئەو حاڵەتە ئەبین جۆرە لە نامەی لە پەیامەکانمانە. بەس باشە ئەگەر قسە لەسەر بەدیل بکەین، ینی تۆ منکەرێکت بینیوە واتە خراپەیەکت بینیوە، ئەم خراپەیە ئەگەر قسە لەسەر بەدیل بکەین، بەدیلت بۆ خراپە چییە؟ ینی خۆ بێ دانیشتێکی دیاریکراوە بێ، وەکو ئەمە نییە بڵێ مناڵێک سێوێکی بەدەستەوەیە لێ وەرەگرم مۆزەیەکی ئەمێ پرتەقاڵێکی ئەمێ، ئەمە شتێکی ئاسانە، چونکە ئەمە حکمەتێکی گەورە لێرە هەیە لەوەی کە تۆ بەدیلت بۆ منکەر چییە؟ طبعا ئیمامی ئیبن قەیم لە ئیعلامەکەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ تەغییری منکەر 4 خاڵدا ئەنێ، من ئیشم بە دوانیانە. لە خاڵی یەکەمە ئەفەرمێ ئەو شتەی کە ئەیگۆڕی ئەبێت دژی ئەو شتە، ئێمە چۆن ئەوە ساهمان بۆ عکس ئەپیساد لۆنگ شۆرت لە ئینگلیزیا عکسەکانی زدی ئەو شتت هەبێ بۆی، یعنی کە بەدائیلەکە جۆرێ لە گۆڕانکاریەکان ناتوانانی لای بەری، بەڵام تەخفیفی ئەەکەی، وەکو چۆن مەتەن ئەتەوێ جگەرە لە یەکی قەدەغە بکەی بە قۆناغ لەگەڵ یا ئەڕۆی، حتا لە پەیامەکانی شەرعا کە هاتوۆتە خوارەوە بۆ عارق حرامکردن، بۆ سوو حرامکردن، بە یەکجار حرامی نەکردووە، بۆ کۆمەڵگایە کە مدمن بۆ دوشتەوە و شتەکانی تریش هاتوو بۆ چەند قۆناغێک، وەکو چۆن نەخۆشەکەچێ بۆ لای دکتۆرێک بەپی ڕێژەی نەخۆشەکەی جار وایە نفسی دەرمانە بۆ یەکێک گەڵە ڕۆژی 4 جار بەکاری بێنە بۆ ئەویتان نەڵە ڕۆژی 3 جار، چکە ڤایرۆسەکە وا ئاخوازێ 3 جار بخوا ئەویتان وا ئاخوازێ 4 جار. بۆ ئەم منکەرەش کە ئەمانەوەی بیگۆڕین هەندێک جار هەوڵی ئەوە ئەین جەزریان بیگۆڕین بەدیلێکی بۆ دابنین، بەڵام هەندێک جار بۆ گۆڕینی منکەرێک جاری وا هەیە یەک جیلی کامل سەردەمێک سەرفەکەین ئەو عادەتە ترک ناکرێ، جیلێکی تریە وردە وردە ئەو لەوانەیە لە حیاتی خۆتان نبینی ئەو شتە گۆڕانکاری بەسەر بێت، بەڵام خۆتۆ هەوڵی خۆتەی. بۆیە لێرەدا من حەز دەکەم لە سلوکیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە بە جوانی بەرجەستە بووە کە چۆن تەغییری منکەرێکی کرد بێت، یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە تەغییری منکەرێکی کرد بێ هەوڵیاوە بە کردەوەی خۆی بەدیلێکی بۆ دابنێ، یا هەندێک جار بە ناڕاستەوە خۆ پەیامێکی داوە کە ئەو کەسە تێگەیوە، یعنی حتا لە یەکێک لە فەرمودەکانە یەکێک لە سەحابیەکان یەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا کۆمەڵە شتی لابێت داوای لێەکە ئەیداتی، تۆزێکی تری بێت نفسی سەحابیەتەوە داوای ئەکات ئەیداتی، بۆ جاری سێمی ژێتەوە پێغەمبەری خوا لی تووڕە نابێت وەکو ئەوانەی ئەمڕۆی ئێمە ئەرەکاکە عیب ناکەی ئەرەمە 3 جار تێر نەبووی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک فەرمودەی بۆ باسەکە ئەفەرمێ ئەم دنیای حلوەتون خەضیرە، دنیا جوانە، ئینسان حەزەکە هەوڵی بۆ با، بەڵام ئەوە بزانە ئەی هاوڕێی خۆشەویستم یەدی علیا باشترە لە یەدی سفیا. ئەلەم فەرمایشتەیە سەحابیەکە تێگا، حتا ئەفەرمون ئەو سەحابیە لە سەردەمی عومەری کوڕی خەتابیشا لە فەی و غەنیمەکانە گەشتیان بایەتەویش وەرناگر، ئەوەنە کاریگەر بوو. یان ئێمە ومانان کە شتێکە بینین یەکتر فۆخەخینە ئەو سەر ئەو شتە، با من بگەڕێمە سەر فەرمودەکە جارێکە لە سەرەتا کردێ بە پرسیار من ڕەئا منکم، کەلیمەی ڕەئا ئەوەمان پیشانەدا کە کەوتین بەسەر دیاردەیەکی نامۆیە ئەو بینیمان یان معلوماتێکی باشمان لەسەر ئەو دیاردە نامۆیە وەرگرت هەوڵێن بیگۆڕین. ئەم فەرمودەیە پێمانەڵێ زۆر عیبەکە ئێمە لە بالمرصاد بین بۆ هەڵەی یەکتری، ئەفەرمێ من ڕەئا منکم، نەیفەرمووە صەید الأخطاء بین بۆ یەکتری. ئاخر ئێمە کێشەی ئێمە لەم ڕۆیە ئەوەیە بۆ دیاردەی نامۆی یەکتری ئەگەڕێین. زۆر چاکە، بەڵام دکتۆر بیریشمان نەچێت ڕەئا ڕەنگە زۆر دقیق بێ، ینی بە ڕوون و ڕەشکاوی تۆ لە زمانی عەرەبیە ڕەئای حلمیمان هەیە، ڕەئای بەسەریمان هەیە، هەندێک ڕەئامان هەیە ڕەئای معلومات کە معلوماتی گرنگ کۆ ئەەکەیتەوە لەسەر بابەتەکە ئەگەیتی علمی یەقین ئەزانی ئەو شتە هەیە دیاردەیەکی نامۆیە ئەم ڕەئایە چێتە سەر ئەوە. بەڵام لە سادەترین پێناسەیە ڕەئای ڕوئیای بەسەریە کە ئەو شتە ئەبینم ئەزانم دیاردەیەکی نامۆیە. کەلیمەی ڕوئیاکە لەمە ئەمە تێبگەین ئێمە لە هەڵسوکەوتمانە لەگەڵ یەکتریا وەکو ڕاو بۆ منکەرەکانە گەڕین. لە فەرمودەکەی ئاماژە بەوە نەکردووە کە لە بالمرصاد بین صەید الأخطاء بین بۆ یەکتری، ئەفەرمێ بینیتان، چکە ئێمە لە کۆمەڵگایە کاشین بەتایبەت لە ڕەمەزانە چەندین دەموچاوی تازە کە پاشخانێکی پێشتریان نیە معلوماتێکی تریان لەسەر مەسائلی دینی هەڵسوکەوتێکی نامۆیان لێ بەدیەکرێ، کاکە لەسەر دەمی سەحابەیە ئەعرابیەکە نەهاومیزی نەکرد لە منوسمەوە بە نمونە بێنمەوە سەری ئەم منکەرەکە، ینی لە دیاردەیەکی زۆر نامۆیە سەرەتای ئیسلامیش نەبڵێن سەرەتای ئیسلامە، کابرا هاتووە لە ناو مزگەوتا میزەکە ئەسحاب هەموو دەموچاویان تووڕە ئەبن ئەمە ئەچن پەلاماریێن، پێغەمبەری خواستم زۆر بە ئەعسابێکی هادێ بانگی ئەکا ئەفەرمێ بەڕێزەکەم مزگەوت بۆ ئەم جۆرە شتانە ناگونجێ،
کابراژ ئەوەنە شەرمەزارە بێ و تەریقە بێت فەرمی والله ئەی پێغەمبەری خواستم نەمزانیوە خۆڵ بۆ ئەوشتە لەسەر خۆڵ میزکردن طبیعی بێ دواتر یعنی هەرم پەیامە نەرمونیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ کاریگەریەک لەسەر بەرامبەر بەجێ ئێڵێ لە دەستوکاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر شتێک لەمانە بەدی ئەکرێت جا من حەز دەکەم دیاردەیەک هەیە کە لەسەر ئەم فەرمودەی ئاماژەی پێبین بەس ببوورە دکتۆر قسەی خۆ لەبیر نەچێت بەڵام من پێم خۆشە جاجار ڕەبتی کەینەوە بە ئێستاشەوە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە ئێمە ئازانین کۆمەڵە خەڵکی زۆر ئێنە مزگەوت ینی ئێمە ئەزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک دێ عرابێک دێ لە مزگەوتەکە میزەکات تۆ تەسەور کە ئەمە ینی شتێکی زۆر زۆر ناتەبیعیە بەڵام ئێمە جاریوە لەسەرەوەی کە مناڵێک مەسەن سلوکێکی مەسەن زۆر دینی هەیە ینی لەسەر ئەمە زۆر جار تووڕابی نەخوان نەکرد ئەگەر ڕۆژە لە ڕۆژان تاکە نعلەکەی مەسەن بە جۆرە لە جۆرەکان کەوتە سەر لێواری نازانم فەرشەکە یاشت ئەگە لە بابەتانە سەیرەکەین ئەبێ بەش زجێشی زۆر زۆر گەورە بە تایبەتی ئەو بەعاس سەراحەت بڵێم ئەو خەڵکە بەتەمانانەی کە هەمانن زۆر کەم تەحملن لە ئەوەیە کە زۆر جار ئەم شتە شتی بچووکە بەزەیکەن بە منکەری گەورە حەزەکەم جارجار تێکەچووشی ئەمەشی کەین ئەجا من لێرەوە ئەمەوە حەز کەم ئاماشە بەوە بەم بۆ ئەم تەغییری منکەرە زانایان کۆمەڵێ مەرجیان داناوە مەرجەکان دوور و درێژن بەس بۆی کە لەم بەرنامەیە فریاکەوی من تەنها پێنجیانم اختیار کردووە کە لەم ڕۆیان لە ڕەمەزانە ئێمە پێویستمان پێیەتی کە بەرجەستەیکەین جارێ وەکو تەغییری منکەر بە شێوەیەکی گشتی فەرزی کیفایە بەڵام لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا کە بێت تاکێکی ئەکتیڤ بێ فەرزی عینە کە دیاردەنامەکەی بینی زانایان ئەفەرمن بۆ تەغییری منکەرێک بۆ گۆڕینی دیاردەیەکی نامۆ کۆمەڵی مەرجەیەکی لەو مەرجانە فەرمن ئەن یەکونە مەحظوڕن شەرعەن ئەو شتە منکەر بێ شەرعەن ئاخر ئێمە هەندێک جار خۆمان تووڕاکەین لەسەر شتەکە مەوزعی خلافە با بە شتەکەی هەندێک جار دروستە لە هەندێک زانایان دروستە خۆم بۆ سوورەکەمەوە لەسەر ئەم بابەتە کە بابەتێکە هەندێک جار دروستە ئەمە بە شتێک قەدەغە بکەم منکەر بێ شەرعەن خاڵی دووەم محقق بێ ئەو شتە و بینی بێ نەکەر ئێمە جاری وهەیە بەس معلوماتێکمان بیستوە لەسەر بەرامبەر زەربی سفری ئەەکەین لێ تووڕە ئەبین مجرد بۆیان باس کردوین با بە حەدیثەکە فەرمێ ڕەئا یعنی ئەمە یەقینی بێ شتەکە بەرجەستەی و ڕووی داوە خاڵی سێم ئەفەرمێ ظاهرا لا يحتاج إلى التجسس خاڵی چوارەم العلم ئەمەی کە پرسیارەکەی جەنابتە العلم بالشيء المنكر ئەبێ من معلوماتم هەبێ لەسەر شت ئەمەی کە تەغییری منکەرەکە ئەو کەسە با بە لە ئاەتەکەی کە لە قورئانە فەرمێ ولتكن منكم أمة يدعون ئەگەر منکمەکە مینی تەبعیضیش بێ کە هەندێک زانایان بە مینی تەبعیضی لێکیان ناوەتەوە ئەوەی کە تەغییری منکەرەکە ئەبێ ئەهلی ئەوە بێ کە منکەرەک تەغییری ئەو منکەرە بکە معلوماتی هەبێ نەک لەسەر هیچ شتێک شارەزانە بم کابرا لە شوێنێک دانیشت بووم کابرا ئەخواتەوە یعنی سەرخۆشە چەندین غەڵەتی هەیە لە ژیانی خۆیان هەندێک کەناڵی مەنع کردووە لە ماڵەوە خۆی تۆڕەکە با بە تۆ لەم لاوە کۆمەڵی کێشە دەیە یعنی ئێمەمانە هەندێک جار کۆمەڵە گرفت لە خۆمانە هەیە ئەوانەی خۆمان نابین منکرێک قەدەغاکەین کە خۆمان تیامانایە ئەگەر ورد بینەوە لە خۆمان لە مزگەوت تا تۆ تەغییری منکەرەکەی کێڵی ئەو شتە قەدەغەی لە ڕووی شەرعەوە دروست نییە بەتایبەت بۆ ئەوەی مناڵەکەی کە نەعلەکەی فەرمووت هیچ شتێکی منکەر نییە شتێکی قەدەغە و حرام نییە ئێمە خۆمان تووڕە ئەکەین لەسەری ناگاتە حەدی ئەوەی کە ئەو میزەکەی کە باسمان کرد جا دکتۆر ئەمەش زۆر مهمە تەمان ئەوە بزانین کە ڕەنگە ئەوەی کە پێگوترێ هەڵە و نوقسانی و کەم تەرخەمی مەسەلەن بۆن من ئەگەر پۆلۆنیکەن پۆلبەندی تا گاتە منکەر چەند قۆناغێک لە پێش منکەرەوە هەبێ ناکرێ هەموو ورد و درشتی هەڵەکردنی مەسەلەن بۆن منە تا ناگەرەوە ئەوە ڕاست بکە بەرامبەرەکانمان هەڵاکەن ئەوە ڕاست بکە ئێمەمانەوێت مەسەلەن منکەرێ بگۆڕین ناکرێ ورد و درشتی ئینسان بە کەم و کوڕیەکانی وە هەندێکی کەم و کوڕێوانە هەندێکی هەڵی بچووکە هەندێکی با بڵێن هەڵی گەورەترە ناکرێ هەمووی بە سیغەی منکەر وەرگرین چونکە بۆ خۆ دەزانی منکەر ئەوە تا ئەگەر بەدەست نەتوانی فشار بەکاربێنی ئەبێ مەسەلەن بۆن منن چوزانم ینی باوا بڵێم مەسئولیەتێکی زۆر زۆر گەورە خاتە سەرشانی ئینسان بۆیە ناسینەوەی منکەری وەکو جەنابێش ئیشارەت پێکردە بێ یعنی ئینسان تیا دقیق بێ چونکە ئەمە حکمەتێکی گەورەیە ئەی ئەگەر قسە هاتە سەرەوەی کە بەکارهێنانی حکمت بۆ گۆڕینی منکەر ڕاست باسی حکمەتەکە زۆر جوانە شتێکمانەیە لە زانستی ئەمڕۆیا باسەکرێ لە زانستی دەروون ناسیا پێی ئەوترێ بە زمانی عەرەبی فەن التەغافل هونەری هەندێک جار خۆ گێلکردن لە شتێک خامۆشی فەنی تەغافل پرسیاریان لە ئیمام ئەحمەد کرد لە ژیریەوەیە فەرمووی هو العقل كله باش ئەم فەرموودەیە هەمومان بیستومانە پێغەمبەری خۆسمە فەرمێ المؤمن الذي يخالط الناس
ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. بلا من حزك مفوكس خينا سووا شيء يصبر على أذاهم يعني شي يعني آرام أقريل لسر أو هلاني كأوان أي كان برامبر بم آرام أقريل لقوراني لقوريني أو منكراني كأي بيني لواندا هندي منكر هي بجوري كسكا أبي إم زمينة سازي بوكين خيانوي بوكين يعني معقول نية منكرك لكسيكو ابنية كم جاريتي أنجامية دا لكسيكو مدمنة بوي يقهل اسمانها ببوي لكسيكو أهل كسيكي بشخصيته لنزانية وبيل لبيري شو توام هلاي كردوها لقال كسيكا هل أنقذ بأم هلاي أنجام دا هل يقهل اسمانها ببوي حكمتك أليريا أو فرموديك أفرمي أجر روجي قيامت هاو أجر بدأت يجيك تانوا دارك أبو فسيلة بابين شيء أم فرمودي شيء بأمي الله يعني توبو برسيلة ما مصعدنا ما شرفتك من بابتي أما وهي أم فسيلة يا كابرا لاني لتمني بيريابي بروبومي أم دار نبيني بلان بيغمري خاصن فيري أو ما نكا دارك أجر شيء برهمين أخوي أجيالي دوايتو برهمي أخوان لتغييري منكرك أشيتو بيامك بجيني لو دقيا بينجا بلام زمانه يد أو قسيتو تأثيري أبد كم كسمان أبوه كدزيوترين شرنجيسترين مروف بوه يجهل وستي جواني كسك سرتا بيجاني أم كسي غوريو دواي ما ويك بيلي لم قسي أم كردتوا يا دواي چند صديق أم ديار ده أم نام ديار نامو يقران كاري بسرايت كواتا اللي فرمودك شاء فرمي ويصبروا على أذاهم أبي إنساني مسلمان آرام قربي لسرق تغييري منكر زور باشا ما من أمام كما برسيار ببوله لێرەوە چینە سەر تەکنیکی گۆڕینی منکەر کەواتە من نمونەیەکەیان نمونەیەکی سادە ڕۆژێک لە مزگەوتێک پیاوێکی بەتەمەن با بڵێن سیری خواردبوو باشە ئەو سیرە ناشزانین ئایا بە کاڵی خواردوێتی با کوڵاوی هاتوو بە کوڵاوی خواردوێتی ئەندازەیەک بۆنی لێ هات کەسێک لە تەنیشتەوە پێی وتی تۆ سیری خواردووە ئەوش ڕێک ڕاشکە وتی بەڵە سیرم خواردووە بێەوەی ئەمە ڕوونکردنەوەی باتێ یەکسەر لە تەنیشتەوە لاچوو وتی کاکە جاخۆ من سیرم خواردووە خۆی ئینسان تۆ ناخۆم نازانم چی ناکەم قسەکە لەسەر ئەوەیە زۆر جار من ئەمە گەرەمە منکەریش بێ باشە مەگەر نەهی لێکراوە کە کەسێک سیر و پیاز خوارد ناچێتە مزگەوت لەگەڵەوەشا مەسەلەن بۆن منە ڕەنگە ئەمە بگۆڕێ ئەگەر لە ناخوارد بێتی باشە بەسە گریمانەمە بەم شێوەیە ئەم کەسە ئەم منکەرەی کردبوو تەکنیکی پێوتنی یاخود تێکنیکی گۆڕینی ئەمە یا تێگەشتن خۆ کاکە منکەرە بێ ئینسانەکە تێبگەینی کە جارێککە نەیکاتەوە وا لەم لەحزەیە ئەم کەسە بەهۆی ئەوە کە تۆ بڵێم تەسەڕوفی لەگەڵاکە جارێککە بەسەر بۆن منە کە هات بۆ مزگەوت نەیخوا بەس چیە لە بەردەوام نابێ جارێککە نایخوات و قسەکە لەسەر ئەوەیە ئایا تەکنیکی گۆڕینی منکەر چۆنە پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی زانایان هەموو هاوڕان لەسەرەوەی کە ئەم فەرمودەی کە فەرمێ من ڕەئا منکم منکەڕن فليغيره بيده هەموو زانایان لە ڕاوەی ئەم فەرمودەی ئەفەرمن پێش قۆناغی دەستەکە ئەبێ ڕوونکردنەوەی باتێ لەسەرەوەی کە ئەو شتە منکەرە ئەمە میکانیزمە منکەرەکەیە ئەم جارە دووبارەی مەکەرەوە بە شێوازێکی جوان ئەگەر دووبارەی کردو ئەنجا پەنە ئەبا بۆ دەستەکە قۆناغی کۆتاییە بۆیە زانایان لە شەرحی ئەم فەرمودەیە ئەفەرمن ئەو کەسی هەڵە ئەکا ئەبێ ئێمەی مسلمان کۆمەڵە شتەیە لێکدانەوەی بۆ بکەین لە تەکنیکی گۆڕینی ئەو منکەرە یەکێک لەو شتانە مەسەلەی سەوابق ئەم کەسە پێشینەیەکی هەیە چەندین کاری باشی جوانتری هەبووە ڕیشی سپی کردووە لەم ئیسلامەیە ئەدی معلوماتێکی سادەی لەو بارەیەوەنی ئەمە بیپۆشی یعنی قسەی حاتەبی کوڕی ئەبی بەلتەعا قسەی حاتەبی کوڕی ئەبی بەلتەعا کە ئەگەر لێکدانەوەی بۆ بکەین گەورەترین خیانەتی عوزمایە بە هەموو خیاسێک ئەبێ ئەمە زیندانی بکرێ یان لە سێدارە بدرێ چیرۆکەکەش صحیحە و مەفهومە لێ هەموو سڕێکی عسکەری پێغمەری خوا ساسە لەم کەشفەکە بۆیە زانایان ئەفەرمن ئەو کەسی هەڵە ئەکا دەوافعەکەی پاڵنەرەکەی ئەبێ لێکدانەوەی بۆ بکەین کاتێکە سەحابی بە تەشەنج ئەم مەوزوعە وەرەگرن پێغمەری خوا سڵ فەرمێ ئاگاتان لێبێ ئەمە شەهیدە بەدرن ئەو کەسەی کە شەهیدە بەدرن خوای گەورە لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆی شەفاعەتی بۆ ئەبێ بە شەفیع بۆی یعنی کەسێک چۆتە تەمەنەوە لەوانەیە لە ڕۆی بیرچوونەوە دکتۆر پێی وت بێ کە سیر بۆ تۆ باشە ئەی خوا هەندێک جار لە تەمەنی پیریان جار بیشتی بیرەچێتەوە
هاتبێ بۆ مزگە و بەو سیرەوە بەڵێ شتێکی پێغەمبەری خۆسمە فەرمێ ئەوەی سیر بخۆبانەیە بۆ مزگە و بەڵام ئەم منکەرە بۆ کەسێکی گەنج خواردبێت یا بۆ کەسێکی بەتەمەن نەفسی مامەڵمان هەبێ بۆی ئەی نابرێت کۆمنتی بۆ بین ڕوونکردنەوەی بۆ بین بە شێوازێکی جوان ئەو فەرمودەی کە جارێکیان مامە حاجیەک دەستنوێژەکەی مەزبوط نییە حەسەن و حسێن ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەردووکیان تەمەنیان گەنجە لە تەمەنی 15 و 16 مانەیان ئەگەرم کاکە حاجە تێبگەێنن لەوە ئەچێ پێی ناخۆش بێ مناڵێکی بچکۆلێکی ئەو تەکنیکە بەکارێنن کە ئەمە تقریبان ئەتوانم بڵێم زمانی جەستە هەندێک جار ئامۆژگایی ناڕاستەوخۆ دیوا لەگەڵ تۆمە پاسارگوێ لێبێ حەسەن ئەفەرمێ مامە حاجی حسێن مناقەشەم لەگەڵاکە ئەڵێ وڵات دەستنوێژەکەی تۆ کەم و کوردی دیایە ناتەواوە منیش دەڵێم ئەوەی تۆ ناتەواوە مناقەشەمانە مامە حاجیگان تۆ وەرە بە بەدادوەرمان ئێمە یەکی دەستنوێژەکە بۆگرین هیچێک حەسەنیان دەستنوێژەکەی مامە حاجیەگرێ مامە حاجە عاقڵەوێت تێگا یعنی بە جددیمە هەندێک جار ئەنجامدانی کارێک والعاقل يكفيه الإشارة باوەڕ هەبێ هەندێک جار بەس سیرکردنێک بەقەدەر یەک وتار ئیسفادەی هەیە و لە ئەمە سلوکیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدی کراوە و هەستی پێکراوە و لە فەرمودەکانیشە ئاماژەی پێ زۆر باشە دکتۆر ناچارین کە فاسلەیە وەرگرین ئەچینە ناوەڕێک دوایی درێژە بە گفتوگۆکەمانە دێ بەڵام خۆشەویستان دوای ئەم ناوەڕە دێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی درێژە بە گفتوگۆکەمانە دێن کاک دکتۆر ئەگەر لێرەوە قسە لەسەر شێوازی گۆڕینی منکەر یاخود ئەمر بە چاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین ئێمە زۆر جارە بینین ینی زمانی ئێمە با بڵێن زمانێکە لە پشتیەوە قەسوەت هەیە ڕقیەک هەیە با بڵێن زۆر جار ئێمە ئاماژەکانمان وات تەسەورێکن کە ئەو خەڵکی کە لە بەرامبەرمانە یاخود ئەوەی کە ئێمە ئاراستی و ئاماژەی بۆکەین وەکو ئەوەیە کە ئەهلی دۆزەخ بن یاخود منکەری ئەوان ئەوەنە گەورە بێ کایتر شانیەوە بێ کە مەسەلەن بۆ نمونە ئێمە چوزانم یانێ بە قسە زۆر بیان شکێنین قسەم لەسەر شکاندنی شکۆی ئینسانە لایەن مەسەلەن بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەسەلەن زمانی جەستەی بەکارهێناوە چوزام ئاماژەی کردووە زۆر جار سەری ڕاوەشاندووە زۆر جار نازانم کردووە قسەکە لێرایە ئەگەر ئێمە بمانەوێ منکەرە بگۆڕین ئەم منکەرە بۆ شکاندنی ئینسانەکەیە یاخود بۆ گۆڕین ئیشەکەیەتی لە بەرابەریە یاخود ئەو زمانەی کە هەمانە پێویستە منکەری پێ بگۆڕینە بێت چۆن بێ جوانە کاک پەیوەند لە بەرنامەی پێشووتانە لەگەڵ دکتۆر سەباحە ئاماژەتان بە شتێک یاد کە دەرگایەوە بکراوەتەوە بۆ تەئهیل و دروستکردنەوەی ئەو مرۆڤەیە بەس من حەزەکەم لەرە ئاماژەیەک بە شتێک بم چۆن عەرە بەڵێن لكل مەقام مەقال بۆ هەر شوێنێ قسەیش خۆی ضرورە بۆ دەربڕینی واتا و قسەکانیش ئیقاع گرنگە لەحن القەول یعنی بۆ نمونە ڕەمەزان مەنزومەیەکی متەکاملە کە فێری ڕووی گەشمانەکە ڕووی جوانمانەکە بەشاشەت و ئیبتیسام و پێکەنینمانەکە لە ڕەمەزانە زۆر گرژومۆنین یعنی هەر کۆکبوونەوەمان لە ئێوارانە هەرومان چاوەڕوانی بەربانگی کوردە مامۆسافوی پیاکە کۆمەڵە نوکتە باسەکرێ هەر خۆی بۆ خۆی ئەمە موسڵمان فێری ئەوەکە کە ڕووگەش بێ پێکەنیناوی بێ چووکە للصائمی فەرحەتان ئەم فەرحەیە بێ دەموچاو پێکەنیناوی بێ یعنی معقولە وتابێژمان هەبێ لەگەڵ ڕێزما بە وتاربێژەکان لەگەڵ بەحتا بەرنامەکان یعنی حەمد و سەنا و سوپاس و ستایشی بەرز و بێپایان بۆ خوای پەروەردگار ئەم قسە جوانە پێویستی بە دەموچاوی گرژەیە یعنی سۆز و میهرەبانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسەکەی لە وتارەکان تا یعنی من بۆ ئینسانی شەرقی پیاوی شەرقی وا تێگەشتوون سام و هەیبەت و تەقوا و تەعات لەوایە کە ڕجوولەت و زبری و تون ئامێزی و عەبوسی لە دەموچاومان ئەڵێ بەریدی دۆزەخین یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت تەبەسسومک في وجه أخيك صدقة يعني بيكنين وتبسم بريدك ببوتنا بهشتمان بو أبي لا إما وانا قرز به بو مسألة إيقاع لدربرنا بيغمري خاصة مشهدي خوشي باس كرد بيت ديماني جواني باس كرد بيت راوي فرمودا كان نافرمون فتبسم حتى بدد نواجذه لمشهدك كمشهدك خوش بو بيت دانا بيروزكاني بيغمري خاصة درنكوتوا تر معقول من باسي خوشي وصائمي فرحتان وجواني وباكشي وآسودەیی بکەم لە ڕەمەزانە بە دەموچاوێکی تووڕێیە و باسی کەم هەر لێرەوە ئەڕۆین بۆ ئەو مۆزوعە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ گۆڕینی تەغییری منکەر
زۆر جار مەسلەی زمانی جەستی بەکارێناوە حتا ئەوەی کە لە پێشا بم باس کردی پێش ناو بڕەکە حەسەن حوسێن پێغەمبەری خوا سەڵسەم لە سلوکیاتی خۆیان بەکاری هێناوە یەکێک لە سەحابەکان دەستنوێژەکەی هەڵا ئەبێ پێغەمبەری خوا سەڵسەلەم نافەرمێ دەستنوێژەکەت غەڵەتەوە بۆچی وات کردو بەو شێوازە خۆ دەمێکە تۆ موسڵمان بوویت و لەگەڵمانای داوای ئاوەکە ئاوی بۆ هێنن دەبەرچاویان دەستنوێژەکرێ ئەفەرمێ ئەم شێوازە دەستنوێژەی من جوانترە یعنی عەمەلیەکە بۆ مناڵ یعنی بۆ مناڵێک ئەوەندەی جوانە کە مناڵ کاراکتەرێکە هیوایەتی تەقلیدە یعنی ئەوەندەی جوانە کە ئێمە لە بەرچاوی سلوکێکی جوان پێشێشکەین لەوە جوانترە کە ئێمە تەوجیهی بین ئەخەل بۆ هەندێک تەمەن بەڕاستی زۆر ناشرینە حەت تەوجیه بین باوەڕە بێ حتا لە کاتی ئیمتیحانە بۆچی لە کاتی ئیمتیحانە ئەگەر ئیمتیحان نەبێ کتێبێکی 200 لاپەڕی بەدەستەوە بێ بۆ مطالعەیەکی زۆر حەزیش لێتی و طبیعیە بەلاتەوە بەڵام لە ئیمتیحانە چووکە مەوزوعەکە فەرز کراوە بەسەرمانە ئەگەر مەلزەمەیەکی دەلاپەڕیش بێ بەلامانەوە قورسە گوڵۆ بە ڕۆژە خواردن قسەکردن هەموو شتێ خۆشە جگە و مەلزەمەیە بۆ چونکە نفسیەتی ئینسان حەزی لە ئیلتیزامات نییە بۆیە نابێ ئێمە وابەستەی کەین بە عسکرتاریەتی تەوجیهەکانمان هەندێک جار سلوکیاتێک لە بەرچاوی ئەنجام بدە ئەم سلوکیاتە هەم کاراکتەرێکی جوان پێشکەشەکەی ئەو لە تۆەوە فێرە بێ و هەم تەوجیهێکیشمان داوەتێ لە کوردەواری هاڵێن ئەو کەسە ئەلفێکی بەسە سلوکیاتێکی جوانی بەسە مەسەلەی هەڵسوکەوتی پێغەمبەری خواستم هەندێک جار لە کردارەکانیان بەرجەستە بوو کۆ لە وتارەکانیان هەستی پێ ئەەکەین کە دیاردەی دزێ و نامۆی بینیوە ئەگەر لە مڕۆی ئێمە یا ڕووی باە فۆکسمانە خستە سەر دیاردە نامۆکە و بەرامبەریشمان ئەشکان و زۆر بە توندی ڕەتمان ئەیایەوە بەڵام پێغەمبەری خوا سەڵسەلەم زۆر بە ئەعسابێکی عادە مەعامەلە لەگەڵ ئەو هەڵسوکەوتەیە زۆر باشە دکتۆر شتێک هەیە لە کوردەواریە نازانم من ئەمە زۆر جار ئەمە بە شتێکی زۆر سلبیە خوێنرێتەوە بەڵام ئەمە وابزانم خاڵژ نیە لە ئیجابیەت ینی دەشەی وانەیەک بێ بۆ تێفکرین ئەوش ئەوەیە زۆر جار لە بابەتی منکەرە ئەوەندە بە هەستیاری وەریان گرتووە زۆر جار ڕەنگە وتپێتیان دەی کاکە خۆ کەس ناچێتە قەبری کەسەوە ینی با بڵێم ئیلتیزامی هینەکە با بڵین منکەرەکە یا با بڵێن گۆڕین منکەرەکە زانیوێنە کە ئینسانەکەی زۆر تیاشکە یاخود زمانێکیان نەدۆزیوەتەوە کە با بڵێن منکەرەکە پێ بگۆڕن هاتوویان پەنایان بردوتە بەر ئەم مەقولەیە کە بڵێن دەی کاکە خۆ کەس ناچێتە قەبری کەسەوە بە کورت و مختصەرەکەی لێگەڕاون یانێ ئەم مەقولەیەکی تیا خوێنێتەوە جارە پێش کۆمنت لەسەر ئەو بابەتە ئاەتی 152 ئەلەنعام خوای گەورە فەرمێ وئیذا قلتم فعدلوا ئەگەر قسەیەکتان کرد تر ئەم قسەیە تەوجیهە ڕێنماییە ڕاستکردنەوەی هەڵەیە فعدلوا دادوەربن یان چی دادوەربن یعنی لە پێشە دادوەربن لەگەڵ خۆتانە بزانە هەڵگری ئەو بارەی کە تەوجیهی خەڵکی ئەەکەی آخر کێشەی ئێمە لەوایە زۆر جار ڕاستکردنەوەی هەڵەیەکە هەوڵێن ڕێنماییەکانمان بە وشەی جوان و باقوبری و سەجع و بەلاغە و ڕەوانبێژی بڕازێنینەوە پێشەوەی سێرچکەین بە دوواداچوونکەین بە ناو سەرچاوەکاندا و بە ناو ماڵپەڕە ئەلکترۆنیەکاندا بۆ بە ئامادەکردنی بابەتێک من ڕێئیم وایە جارێ با بە دوواداچوونێکی ئەمە بکەین ئێرە ئامادە بکەین بزانە قسەکانمان جێگەی خۆیەگرێ باوکم پایەدار بێت مناڵ بووم ئامۆژگاریەکی کردم لە ژیانی ڕۆژانی خۆم ئەو ئامۆژگاریم بینی داستانێکی بۆ گێڕامە وت شێخ عەبدولقادری گەیلانی بە ڕەحمەت بێ کوڕەکەی زۆر زیرەک بووە مەلاچایەکی زۆر خوێنەوار بوو بەلیغ بووە وتاری ئامادە ئەکرد لە سێشەممەوە بە بەلاغە و سەجعی ڕازانەوە بەڵام ئەو تەسیر و کاریگەری نەبوو وەکو باوکی هاتەوی باوکە پاشۆ من خۆم ئامادە ئەەکەم لە سێشەمەوە بە وتارەکانم کەچی تۆ زۆر خۆت ئامادە ناکەی کەچی وتارەکانی تۆ کاریگەری زیاترە لەوەی من باوکیەوەی ڕۆڵەکیان ئەبێ پێش ئامادەکردنی وتارەکەت ئەبێ ئێرەدا ئامادەکەی لە ژیانی ڕۆژانی خۆمانە هەستمان پێ نەکردووە وتاربێژی وا هەبووە وتارەکەی لە ڕووی زمانەوانی و قسە و بەکارهێنانی معلومەوە زۆر بووە بەڵام لەوەتەری دڵی نەیاوی زۆر تەسیری تێ نەکردووی هیواشە بۆ معلومەیەکی باسکردوە تۆ ئەو معلوماتەوە هەبووە بەڵام هەر لە خۆی کاریگەری لەسەر تۆ بەجێهێشتووە لەبەرەوە خۆ ئامادەکردنی ئێرە کە لە پێشا بە مەبەست خۆمم مەبەستە تا تەوجیه من بە خەڵکی بۆیە لەم تەغیری منکەرەوە لە کوردەواری خۆمانە ئەم قسەی لە چێوە سەرچاوی کردووە بێمەوە سەر پرسیارەکەی جەنابێت کەس ناچێتە قەبری کەسەوە
ئەم قسەیە ئاەتێکمانەیە لە 105 المائدة خی گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم هەندێک تفسیری غەڵەتی بۆ کراوە ئەم ئاەتە بۆ ڕاستنەوەی غەڵەتە ئەو بەکری سدیق قسە وەڵامەکەی داوەتەوە خەڵکی وا تێگەشتون ئەم ئاەتە دەست بە کڵاوی خۆتەوە بگرە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة کەس ناچێتە قەبری کەسەوە تۆ علاقەوە چێ بەسەریەوە بەڵام لە ڕاستکردنەوەی هەڵەیە ئەبێ ئەم بیر و بۆچوونەمان هەبێ کە هەمومان سواری کەشتێک بووین ئەگەر تەغیری منکەرێک بریتی بێ لە کونکردنی ئەوانەی لای خوارەوە کەشتێکە کوونەکەن ئەوانەی لای سەرەوە منعی ئەوانەی خوارەوە نەکەن ئەوانەی سەرۆشتیاچ لەبەرۆ لە تەغیری منکەرە ئەگەر ئێمە هەوڵ نەین ئەو تەغیری منکەرەکەین سەرنجام خۆمان گیرۆدە ئەبین چکە منکەر جاری وا هەیە سەرەتا دیاردەیە بەڵام دواتر ئەبێتە شتێک کە لە مجتەمع ئەبێتە بڵاوە بێتەوە حتا لای داعیەکان و بانخوازەکانیشمان سادە ئەبێتەوە بۆیە تەغیری منکەر بێت لە سەرەتاوە چارەسەر بکرێ ئەمە غەڵەتە لە کوردەواری خۆمانە بڵێ هەندێک لایانی ئیجابی لێ خوێنرێتەوە بۆی کە بۆمان نییە فزوڵ بین تەداخل هەموو شتێ بکەین بەڵام ئەبێ ئەو هەستە بەرپرسیاریتەشمان هەبێ و هەست نەکەین بڵێن وڵا کەس ناچێتە قەبری کەسەوە علاقە نەبێ بەسەرەوە نە ئەبێ کەسێکی ئیجابی بین لا حوزەیفەیان پرسی ئەوە مردووی ناو زیندوان کێیە مەیت الأحیا فەرمی ئەو کەسەیە کە منکەرە بینێ تەغیری ناکە آخر بەنی ئیسرائیل کە تیاچوونەوە بوو زۆر باشە ئێستا کەوینە ناو هاوچێشەیەکەوە هاوچێشەیەک ئەوان کە منکەر واجبێکی شەرعیە واجبێکی ئیمانیە کە بێ بگۆڕدرێ واتە ئەو باوا بڵێن ئەو شتە خراپە وەرجەڕدرێ بۆ بەباری باشەیە لەم لا شۆشتێکی ترمان هەیە لەوەی کە باسمان کرد کە کوتمان پەیوەستە بە حکمت و بە تەکنیکی گۆڕینی منکەرەوە کە بە تایبەتی کە ئەو منکەرە ڕوبەڕووی بەسەرم بۆ مرۆڤێکە بێتەوە بۆی نشکێ بۆی بە ئاوا بڵین منکەرەکە بە جۆرێک تای بگۆڕین کە بیخاتە بارێکی ئیجابی دەکەوینە ناعمل بلانەیە لە لایەک بارێکی شەرعیمانەیە کابێ بۆکو منکەر بیگۆڕین لە لایەکی تریش مەسەن بۆ منە بەرامبەرێکمان هەیە کە بێ ڕعایەتی بکەین و زەڕورە ڕعایەتی بکەین لە ناوم هاوکێشەیە ئینسان چۆن نەتوانێت ئەم حکمەتە بدۆزێتەوە جوانە ئەم تەوجیهاتە ئەم ڕێنماییانەی ئێمە لە قەدەغا کراوەکان کە لە دەقە شەرعیەکانە چ لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و هاتوون ئێمە ڕوونی ئەکەینەوە بۆ خەڵکی بۆچی هەندێک جار ڕێنماییەکانمان کە ڕوونیش یەکەینەوە قەدەغا کراوەکان ڕوونەکەینەوە بۆ خەڵکی بەڵام ئەبینی دیاردەکە هەر ئەمێنێ و کاریگەری بەجێنهێشتووە ئەو پرسیاری جەنابتە کە حکمتمان تایە بەکار نهێناوە بابەتەکەمان ڕوون کردوتەوە بە بەرامبەر بەڵام نەمان داوە ئێمە لە زمانی عەرەبیا شتێکمان هەیە تەشخیصکردنی نەخۆشیەکە خۆی بخۆی عیلاجە ئێمە جارێ هێشتا گرفتەکەمان نەدۆزیەوەتەوە چییە یەکسەر دەستەکەین بە ڕێنمایی شتەکە گەورە ئەەکەین لەسەری کەڵەکە ئەبین دنیای شتێنی و لەسەری بابەت تو جارێک گرفتەکە چارەسەر بکە بزانە هۆکارەکەی چی بووە دواتر ئەو حکمەتەی بۆ بەکاربێنە من لێرەیە حەزەکەم شتێکەیە کە لەمڕۆیە زۆر باسی لێوە ئەکرێ مەسەلەی زمانی جەستە زمانی جەستە لە ڕاستکردنەوەی هەڵەکانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی خۆیدا بەکاری هێناوە و ئێستا ئەمڕۆ تەفسیراتی زۆری بۆ ئەکرێ حتا لە پەیوەندی دیپلۆماسیەکانە کە یەکێک لە بەرپرسەکان جۆرە لە حرەکات دەنوێنێت جۆرە لە دانیشتن جۆرە لە بەکارهێنانی حتا ئەلوانەکان ڕەنگی بۆین باخی ڕەنگی باگراوندی پشتەوەی تەفسیراتی بۆ ئەکرێ لە حملاتی انتخابیە هەموو ئەمانە ئێستا لەمڕۆیە تەفسیراتی بۆ ئەکرێ ئەبێ بەڕاستی لە تەوجیهەکانمانە زۆر زەوریابین یان من لەگەڵ ڕێزمە یعنی زۆر جار لە وتارەکانمانە حتا لە قسەکانمانە کە تەوجیه هەین ئەم بەکارهێنانی پەنجەیە مسلمانانی ئازیز بەڕێزان ئاگادار بن ئەمە چی ئام ئاشنا بووین بەم دیاردەیە کە ئەم پەنجەیە ئەگەر بەکاری بێنی نازانم لە زمانی عەرەبیا دوو دەستەواژەوە بەکارهێنرێ پەنجەی شایەتمانی پێوترێ پەنجەی سبابەی بۆ بەکارهێنرێ یعنی ئەوەی بەرامبەر متەلەقی گوێگر ئەتەوێت جنێوی پێبەی یا ئەتەوێت شایەتمانی دابەی کاکە ئەو کەسە وەکو تۆ دنیای خاڵی هاوبەشی جوانی هەیە لەگەڵ تۆیە کە هەڵەیەکی کردووە تۆ باگراوندێکت هەیە لەسەری چۆن ڕوونی تەوجیه هەیەتێ و بۆی چاکەکەیتەوە ئەنجام لێرە ئەمەیە فۆکەس بکەمە سەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکمان هەیە هەمومان بیستومانە فەرمودەی ئافرەتە خەثعەمیەکە کە هەیە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری لێکات دەربارەی حەج
پێغەمبەری خوا سەڵسەڵەم وەڵامی ئەیاتەوە لە سەرەتای بەرنامەکەیە نمونەیەکی عەقلیم هێنایەوە بۆ تێگەشتن من تانە نایەم لە تێگەشتن هی هەندێکمان بەڵام هەز ناکەی کاک پەیوەند لە تێگەشتنمانە بۆ هەندێک فەرموودە خەریکە پەلاماری میزەڵان و شتە سادەکانین جەوهرە بە قیمەتەکانمان لەبیر کردووە بڕۆ ئەم فەرموودەیە لە ماڵپەڕە ئەلێکترۆنیەکانە لێبە حتا لە زۆربەی کتێبە فقیەکان و شەرحی فەرموودەکانە ئەمەندەی جەختە لەسەرەوەی کە ئایا دەموچاوی ئافرەت عەورەتە یان عەورەت نییە ئەگەر عەورەتە ئەم ئافرەتە هاوپرسیاری لە پێغەمبەری خوا کە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ڕاویەکە چۆن نەزانێت دەموچاوی پان بوو دیارە دەموچاوی پیشان ناوە یەک مناقەشەی دوور و درێژەکرێ کاکە کۆمەڵە گەن وەڵامی ئێنەوە ئەم ئافرەتە لە مەوسیمی حەجا بووە ئەوەی لە مەوسیمی حەجا دروستە لە غەیری مەوسیمی حەجا ئیتر بە مناقەشەیەوە سەرقاڵ دەکەن مەوزوعەکە و بیرە بنەوە ئەمە زۆر جوان ئەم خلافاتە یعنی ئەم ڕاجیانە جوانن مەوزوعێکی فقهی ئێمە لێی دەوڵەمەند دەبین بەڵام تۆ وەرە لە پاشخان و دروستە تەربەوی و پەیامە پەروەردەییەکانی ئەم فەرموودەیە بکۆڵەرەوە طبعا خەس ئەمیەکان هۆز و تیرەیەکی قەحتانین بەعام ئافەتیان کەڵەگەت و جوانە ڕاوی فەرموودەکە عەبدوڵای کوڕی عەباسە برا بچووکی فەضل یعنی ئەم حادثەیە کێ گێڕاویەتەوە فەضل گێڕایەتەوە بۆ براکەی کە عەباسە هەردووکیان ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئافرەتە کێت حەز دەکەم بە وردیە لەسەر فەرموودەیە کەلیمەکانی بڕێکەکانی لەسەری ئەوەستم بینەری بەڕێز لەگەڵ نابێ ئەم ئافرەتە کێت پرسیار لە پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم پرسیاری چی لێ ئەکا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوکم مەوسیمی حەج هاتووەتە پێشەوە چووەتە تەمەنەوە توانای وەستانی نییە لەسەر دابە لەسەر ئەو شتەی کە پێیان بۆ حەج من ئەتوانم یان کەسێکی تر ئەتوانێت لە باتی باوکم حەج بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەتوانێ بەڵام من ئەلێرە کۆمەڵە شتە وروژیانم کە زۆر زۆر گرنگە ئێمە وەکو دروستی تەربەوی ئیستیفادەی لێ بکەین ئەم پرسیاری لە کەیا کردووە لە عامی مەوسیمی حەجە حەج لە کەیا فەرز کراوە کە ڕوکنی پێنجەمە لە ساڵی نۆیەمی کۆچیە لە ساڵی نۆیەمی کۆچیە لەسەر ئەم ڕەخەمانە ئەوەستین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند ساڵیا وحی بۆ هاتووە نیگای بۆ هاتووە 40 چەند ساڵ لە مەککەیا بووە 13 13 و 40 50 وایە حەجش لە کەیا واجب کراوە 9 53 و 9 62 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی 62 ساڵیایە ئەم پرسیارەش وا دەرەکەوێت کە پرسیاری حەجەکە قسەکە دوای مۆسیمی حەج بوو یعنی چەند مانگێک بە دوای واجب بوونی حەج یعنی پێغەمبەری خوا لە 62 ساڵیا کۆچی دوای کردووە یعنی ئەم فەرموودەیە ئێمە چۆن سەبەبی نزول بۆ ئاەتەکان گرنگە سەبەبی ورودی حەدیثەکەش و بەرواری فەرموودەکە بۆ تێگەشتنی لە فەرموودەکە گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ساڵێک یا چەند مانگێک پێش وەفاتی ئەم حادیثەیە ڕوویاوە ئەم حادیثەیە چۆنی بووە گەنجێکە لە تەمەنی 7 بۆ 18 ساڵیایە کێشە یەکێک نییە تازە مسلمان بوو بێ ئامۆزایەکی خۆیەتی کە 7 ساڵ لەگەڵ لەم دینەیە کوڵاوە کانە ڕەدیفە النەبی صلی الله علیه وسلم لە وڵاخەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پشتیەوەیەتی فەضلی کوڕی عەباس کە عەباسی مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەبەل فەضل ناوە برێت چونکە کوڕە گەورەیەتی ئەفەرمون من ئەراد الجەمال فەلیەئتی فەضل فەضل زۆر جوان بووە لە پشتی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم ئافرەتانی خەسعەمیش کە لە هۆز و تیرەی قەحتانیەکانن بە ئەسڵ هەندێک زانایان ئەڵێن ئافرەتێکی زۆر جوان بووە کاتێک کە پرسیار لە پێغەمبەری خوا کردن صلی الله علیه وسلم ئاوا بەلاچاوێک سەیرێکی فەضلەکە فەضلیش ئاوا سەیرێکی ئافرەتەکە ئەکا ئافرەتەکە لە تەمەنی 15 ساڵیایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕیوایەتەکەی بوخاریە لا ئەکاتۆ درکی پێ ئەکا تۆزە ئارامەگری کە ئەزانێ مەوزوعەکە سەیرکردنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەموچاوی فەضل وەرەگێڕی کاک پەیوەند بۆچی ئەو ڕقەمانم باس کرد تو ئەو خوایە ئەگەر پیاوێکی بە تەمەنی ئێمەی ئەمڕۆ بوایە ئەزانی چێوت ئەرە کاکە گیان
ئەم مڕاهقیە ئەم ئاخر زەمانە دەستان ناوەتێ على الأقل احترامی مێزەرەی سپی و ڕیشی سپی منێ بگرتایە نازانی من لە تەمەنی 62 ساڵیان چوومەتە تەمەنەوە احترامی تەمەنەکەم بگرە یان بە شێوازێکی تر وڵاهی گەرێکێک لە ئێمە بووایە چووەتە تەمەنەوە پۆرتی ئافرەتەکە یشکان ئەرە خوشکە بەڕێزەکەم دادەگیان تو هاتووی پرسیار لە منەکەی یا سەیری دواوەکەی ناوە مافرەتە بشکێنێ مع العلم حديث العهد نین بالإسلام ئافرەتەکە پێشتر مسلمان بوو چکە پرسیاری حەزەکە معلوماتیە ئەوەشی کە لە دوایەوەتی فەضلە تەمەنی وەرە تێگەشتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تەمەنێکی گەنجی ئەزانی ئەم مەرحەلەیەکی حساسە آخر خەڵەتی ئێمە لەوایە کاک پەیوەند ئەزانی جاری وایە لە ماڵە دانیشتوین 15-20 نەفەرین سەری درامایەکە کرێ لە دراماکەیە ئێمە بە تەمەنەکان بەعزێ شت پیشانە درێ ئێمە چووکە چوونەتە تەمەنەوە و چوونە هەندێشتمان بینەوە شتەکان لامان سادن بەڵام ئەوە نازانی کاتێک کە مناڵێک دانیشتو لە تەمەنی 13-14 کاتی وشایەکە ناوە بەدڵیەوە هەست ناکەی پووشێکە و ئاگرێکە پێوە ناوە بەڵام ناوێرە پێت بڵێ بەڵام ئێمە لە دیدی خۆمانەوە بۆ شتەکە ئەڕوانین وازانی شتەکە سادەیە ئەوەندە خەتەرە ئەو مۆزوعە زۆر باشە دکتۆر ئەو هاوڕیانم پێمەڵەن کاتن نەماوە بەس پێم خۆشە یانی گر بە کورتیش بێ ئەمە پەیوەستکەمەوە بەم واقعەوە بەداخەوە ئێستا ئێمە لە جێ ئەوەی کە گوتمان ڕەمەزان یا با بڵێن یاخود با بڵێن کۆی ئەو عیبادەتانی کە ئێمە یکەین ئەبێ بای ئەوە بکەوە پامیان تا بێ لەوەی کە ئێمە وەختێک کە لە سلوکیات هەی ئێمە شتێک ڕوەدا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن با بڵێن چەناگەی ئەو کەسێک کە لە پشتیەوە با بڵێن سوار بۆی چەناگەی سوڕان کە پڕە لە میهرەبانی ئەم چەناگە سوڕاندنە بەتەئیشی بۆ دیاردەیەکی زۆر ناوە لە مۆسیمی حەجای و نەزەڕ بەڵام تۆ ئەگەر ئێستا بەراوردی کەیتەوە بە واقعی ئەمە بە ئاوڵێن لەم مانجە ڕەمەزانەیە گەر باس لە مزگەوتەکان بکەی یعنی لە جێ ئەوەی کە ئەم هەموو گەنجە ڕووەکاتە ئەم مزگەوتانە پەیام و مێسوجی مامۆستایانی ئێمە بریتیوە لەم چەناگە سوڕاندنەی لەوەیان کە منکەرێکەکەن بە چەناگەیان بسوڕێنێ سەرێکێت مامۆستا کێشەی گەورەی ئەوەیە کە کەس دەستکاری مۆبەڕیدەکان نەکاو ئەوە نازانم قورآنەکان ڕیز کراوە چێ دەسی لێیاوە ئەوە نازانم کۆمەڵێک ئامێرمان نازانم پلاکەکانی کارەبا نازان فڵان نویزار کە هەموو خەمی ئێمە بریتێ لەوەی کە دەستکاری ئەو شتانە نەکرێت کە لە ناو مزگەوتە ئەو تر یعنی قسەکەم لەسەر ئەوەیە لەم مانگە پیرۆزەیە لەم کاتە زۆر گرنگەیە لەم کاتێک کە بەلێشاو خەڵگەچێ بۆ مزگەوت و جۆچکەکانی ئامادەیە بەوەی کە ینی لەوەی گەر منکەرێکە بێ بیگۆڕێ لەوەی کە ئەمرێک بە چاکە هەبێ بیبیستێ کەچی لەگەڵەوەیە ئێمە هێشتا قسەمان لەسەر کۆمەڵێک ئەکسسواراتی ناو مزگەوتەکەی فەرشەکە پیس نەبێ قورآنەکان کە ڕیز کراون کەس دەستکاریان نەکا مۆبەڕیدەکان مەسەلەن بۆ منە کەس دەستکاریان نەکا نازانم زۆر جار هەر ینی جاری وایە ینی ئەم بە ئاوا بڵێن ئەم مایکرۆفۆنە دەستکاری کراوە نازان شتێک بۆ یەکسەر ئەڵەنەوە مناڵ هاتووە دەستکاری کردو فۆزایەک دروستە بێ قسەکەمان لەسەرەوە چۆن ئەم پەیامە گرنگ و گەورەیە گەشت بەم شتە بچووک و شتە زۆر بە ئاوا بڵێن پنتە زۆر بچووکەوانە قسەکەم لەسەرەوەی لە کۆتایە چۆن ئەمە ڕەبت بکەینەوە بەمەوە ڕاستە کاک پەیوەندیان من وەکو پێم وتی لە سەرتاوە مەسەلەی زمانی جەستەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ فەضلا 44 ساڵیان بین بووە بەڵام ئەم 44 ساڵە فەرقی تەمەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بیری بۆچوونی ئەو تێگەیوە بەس بە وەرگێڕانی دەم و چاوەکە هەم تەوجیهەکە بۆ فەضل هەم تەوجیهەکە بۆ ئافرەتەکە و هەم ئافرەتەکەشی نەشکاندووە هەندێک جار لە چاکردنی مایکەکە بۆ خۆمان یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتوۆتەوە ماڵەوە عائیشە هەندێک شتی شکاندووە و خۆی بۆ خۆی قاپ و قاچاقەکە کۆکاتەوە عائیشە کەوێتە موقیفێکی محرجەوە هەندێک جار هەر بۆ خۆی مامۆساکە مایکەکە چاک بکاتەوە یا هەندێک شتڕێکە یەکسەر بێتە پەیامێکی پەروەردەیی ئەخەزانی لە یابان مەسەلەی مەکتەبەکان فڕاشیان نییە چکە مامۆستاکان خۆیان بۆ خۆیان قاعەکە پاکەکەنەوە ئیتر مناڵەکانی لەگەڵانە پاکیەکەنەوە ئەبێتە پەیامێک و سلوکێکی پەروەردەیی ئەوەی کێشەی ئێمەیە هەر تەوجیهەیەین هەر قسە کۆڵەواری ئازای قسان و کۆڵەواری کردوانین یعنی بۆ مایکێک دەستکاری کراوە چی تێجێ خۆم بیخەمەوە جێگەی خۆی یعنی بەسەر پێرە من لە مزگەوتێک بوو مامۆستاکە کە هاتە دەرەوە دیاردەیەکی زۆر جوانم لێبینی لە چیمەنەکەی دووسێ دەبە ئاو فرەدرا بوو خۆی تەخیر کرد خەڵکەکە کە ڕۆشتن دەبە ئاوەکانی کۆ کردەوە هەنای خستە ناو تەنەکەی خۆڵەکەەوە ئەم دیاردەیە زۆر جوانە دوو مامحاجی دوو گەنج ئەو موقیفە لە مامۆستاکە ببینن تر ئەم جارە خۆیان قەت لە ڕویان نایە لە چیمەنەکەی پێشمان پێشوە بێنە ژوورۆ ئەو دەبێ فرەنایە مەبەستم ئەوەیە سلوکیاتی خۆمان هەندێک جار خۆمان کردەوەکە ئەنجام بین دنیای ئاماژەی تایە دنیای تەوجیهی جوانی تایە بۆ بەرامبەر بەڵام ئەوە لە سلوکیاتی ئێمە زۆر کەمە بەس تەوجیهەی بەس قسەکەین بەس پەنجەڕاوە شێنین کەمە دەردێکی کوشندە زۆر باشە دکتۆر جان دڵنیام قسەی زۆرت ماوە
بەڵام بەخۆ دەزانی کاتەکە هەرەوەنە مەجالمانایەت بۆیە لە کۆتایە زۆر سوپاس دەکەین سوپاس بۆ وەڵامەکانی بەڕێزە سوپاس بۆ ئامادەبوونت کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بوویت بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی زۆر سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێری خواتە